ئەندامی لەقی سندیکایەتی سندیکاکانی کرێکارانی کوردستان فستیڤال بڵین لە پێشەنگا و لە فستیڤالەکانە بەشداریمان هەیە و ئەمڕۆ بە تایبەتی بڵین ئەمڕۆ لە چەند ڕۆژەیە کە مەراسیم و فستیڤاڵی بڵین بەهۆی ڤالانتاین و ئەم شتانە هەیە لەم بازاڕەیە خۆشبەختانە ماژدی مۆڵ بێ بەرامبەر ئەم شوێنیان یاوینەتێ کام خاتونانە 25 خاتون و بران هاتون لێرە بەشداری بکەن لەم پێشەنگایە بۆی کارە دەستیەکانیان هەمووی بهێننە دەرەوە لە ماڵەوە تووشی مەلەل نەبنەوەم کارانەکە ئەیکەن ئەو ژنانی کە لەلای ئێمە بڵێن لە گروپی ئێمەیان لە کە پەیوەندیان بە سندیکاوە هەیە کە سندیکاکانمان بەشیان زۆرە سندیەکەتی سندیکاکانی کرێکاران لە هەموو فەرعێکیان هەیە لە هەموو شار و شارۆچکەیەکی کوردستان لیژنەی تایبەتی خۆمانەیە لە هەموو شوێنێکاتوان بەشداریکەن لە هەر شوێنێکە ئێمە پێشەنگایەک بکەین و ئاگداریانەکەینەوە ئێستا خۆشبەختانە خوێندکارمان هەیە لە داخلیەکانە کاری دەستڕەنگینیەکەن بۆ بژێوی ژیانی خۆیان و بۆی بەردەوامیان هەبێت لە خوێندنەکانیان ئەیهێنن لەگەڵ پێشەنگاکانی ئێمە بەشدارە بن و بۆی فرۆشیان هەبێت. خەیاتم بەرگدورم و ئیشی دیزاینی شەکەم ئیشی دیزاینەکەم و خانمانیش بەرەو پێشەوە حەز ئەەکەم بڕۆن و لەسەر دەستی خۆم سپاس بۆ خوای گەورە زۆر خانم هەبوو زۆر بێ ئومێد بووە لە ئیشێکا کە بڕێ من ناتوانم بەرگدور بم یان ناتوانم ئیشی دیزاینکەم و سپاس بۆ خوای گەورە من هێناوم نەتە سەر ئەو ڕێ و قەناعەتەی کە ئێستا ئیشی دیزاینەکەن و لە چوارپارچەی کوردستان سپاس بۆ خوا فێری درومانم کردوون و فێری ئیشی دیزاینم کردوون حەزەکەم خاتوونەکان هەمویان بێن ئیشی دیزاین کەن شتێکی ئاسانە ئەوە نییە بڕێ قورسە ناتوانم خاتون هەر تایبەت نییە بڕێ بە ماڵەوە ئەتوانێ بێت تا دەرەوە بۆ پێشانگاکان ئەتوانێ بێ خۆی لەسەر پێ خۆی بوەستێ ئێمە لە کوردستانێکین حەزەکەین کوردستانەکەمان بەرەو ئیشی ڕەسەنایەتی بڕوە بەرەو ئیشی کوردایەتی بڕوە حەز ئەەکەین سەرکەوتوو بێت بواری ئێمە. برا من مامۆستام هەیە ئیشی خەیاتیم فێر کردووە فێریش بووە لە ماڵیشەوە ئێستا بەرگدورە و لە دەری شەوانێ هەم دوکانی داناوە من بە پیر و گەنج و تەلەبەیە مەکتەبی تەواو کردووە هەیە مامۆستایە ئەوانە هەمووی ڕوون تێ ئەکەن و سپاس بۆخوا زۆر زۆریشیان وانە لێ وەرگرتووە. لە تەمەنی 8 ساڵیەوە دەستم کردەوە پیشەی چنین وەک کارێکی سەرکەوتوو زۆر سەرکەوتوو بووم بە هاوکاری دایکم زۆر سپاسی دایکمەکەم کە لەم کارەیە پشتی کردوم یارمەتیەوەم سەرەتا لە مناڵەوە بەکاری چنینی پولەکە و زەنگانە بەشداریم کرد و دوای کردم بە سەڵتە و هێلک پاریش دەستم کرد بە کاری بابەتی مناڵان وەک هێلەگی ئانا و ئاساکە ڕەت پەنزڵ هەنێ بەرهەمی تریش وەک کاری دەستی چنینی سنگی مەکسی و هەر نێشتی تریش وەک ملوانکە و دەست و گوارە و هەموو شتێکی بەرهەمی هەنی جلی کوردی تەنسیقەکەین.